لیارەکانی خولیبژاردەی عێراق بۆ تۆپی بالا یانی هەولێر ڕوبەڕووی یانی حەبانیە بوویەوە. ئەم یاریە لە نێو هۆڵی فەڕەنسۆیری بەڕێوە چوو بەڵام بە یاریگای حەبانی ئاژمار کرا. لە یاری ڕابردووی نێوان هەردوویانش بەر لە یەک ڕۆژ لە هەمان شوێن هەولێر بە ئەنجامی 3 گەمی بێوەڵام سەرکەوتوو بوو. ڕاهێنەری هەولێر هەروەک چۆن دەیزانی یاریەکە بۆیان ئاسانە، هەروەش دەیزانی کە سەیخاڵی یاریەکە یەکجار گرنگە بۆ تیپەکەی، بۆیە لە سەرەتاوە بە پێکاتیەکی باش و ڕێنمایی تەواو تیپەکەی هێنایە نێو یاریگا. لە گەمی یەکەم هەولێر بە 25 خاڵ بەرامبەر بە 18 خاڵ پێشکەوت. گەمی دووەمیش هەمان ئەنجام دووبارە بیەوە. لە گەمی سێمیش هەولێر ئاسانتر سەرکەوتنی تۆمار دەکرد، بەڵام لە دەستدانی خاڵەکان لە کۆتایی وای کرد. ئەم گەمە 25 بە 17 بە سوودی هەولێر بە کۆتایی بێت و هەولێر بۆ جاری دووەم بە ئەنجامی 3 گەمی بێوەڵام سەرکەوتن بەسەر حەبانیە تۆمار بکات. الحمد لله والشكر يعني كان من الضروري. سپاس بۆخوا بۆ ئێمە پێویست بوو ئەم سەرکەوتنە بردنەوە بە 3 گەمی بێ بەرامبەر و بەدەستێنانی 6 خاڵ و 2 خاڵی پێشووترمان هەنگاوێکی باشە. ئێمە ئێستا لە نیوەی ڕێگاین، پشت بەخوا ئامادەکاری دەکەین 2 یاریمان لە دەرەوە یاریگای خۆمان هەیە. دەزانن یاریزانەکانمان ماندوون لە ماوەی 4 ڕۆژ 3 یاریان ئەنجام داوە، توانایەکی زۆریان بەکارهێناوە، بەڵام یاریزانەکانمان پاڵەوان و ئەرکەکانیان بەجێگەیاندووە. ئەوەی ئەستەما پشت بەخوا ئەنجامی دەدەین. سەرسامم بەوەی یاریزانەکان حەزیان بۆ سەرکەوتن زۆرە. وأدوا الواجب اللي عليهم. الحمد لله والشكر. الآن اكو فرق صارت تحتنا تواني ما دوو سەرکەوتنی گرنگ لە یاریگای خۆمان بەدەست بێنین. ئێستاش خاوەنی خاڵین لە کۆی 5 یاریدا ئێمە زۆرترین خاڵمان کۆ کردوێتەوە لە چاوتی مەکانی تر کە لە دەرەوە یاریگای خۆیان یاریان کردووە. ئێمە ئێستاش دەتوانین سەر بکەین بۆ چوارگۆشەی زێڕین یاریەکانی ناو یاریگای خۆمان لە بەرژەوەندی خۆمان بە کۆتابینین زۆرترین خاڵ لێرە کۆ بکەینەوە. ئێمە گەر یاریەکانی دەرەوە یاریگای خۆشمانیان لەگەڵ یانی بەهێزەکانیش بدۆڕین، ئێمە یاریەکانی دیر ئەوین کە لە ئاستی خۆمان بەرینەوە زۆر باسانی سەر دەکەین بۆ چوارگۆشەی زێڕینی خولی عێراقی. بەم جۆرە یانەی هەولێر بە کۆکردنەوەی 8 خاڵ هاتە ناوەڕاستی ڕزبەندیانەکان. حەبانیەش بە دۆڕانی تەواوی یاریەکانی لە کۆتایی ڕیزبەندا. یانەی هەولێر بە 2 سەرکەوتنی بەدوایەک لە ماوەی 2 ڕۆژ بەرامبەر یانەی حەبانیە توانی 6 خاڵ کۆ بکاتەوە، تۆڵەی شکستی بەرامبەر یانە گەورەکان بکاتەوە. هیوایەکیش بگەڕێنێتەوە بۆ ئەوەی بگات بە چوارگۆشەی زێڕین. حوسێن محەممەد کەناڵی پێیان هەولێر.